بە جۆرێک مرۆڤ تەواوی توانای خۆی بخاتە گەڕ بۆ باشترکردنی دنیا و ژیانی خۆی، بەڵام لەسەر حسابی قیامەت نەبێ و بە هەڵپە و پەلاماری ناتەندروستیش نەبێتەوەی خواردنی مافی ئەوانی دیکە. هەروەها تەواو خۆی یەکلا نەکاتەوە بۆ قیامەت و پشت لە دنیا بکە، چونکە ئیمامی عومەری ئەمیری باوەڕداران ئەوانەی بە قامچی لە مزگەوت کردوونەتە دەرەوە. بەڵام بەداخەوە کاتێک سەیری ژیانی هەژارانە و دواکەوتوانەی موسڵمانان دەکەین لە چاو ئەوروپا و بێباوەڕاندا، تێدەگەین کە موسڵمانان زۆر بە هەڵە لە چەمکی قەناعەت تێگەیشتون و بە پشت بەستن بە خودا پاڵیان لێداوەتەوە و کرد و کۆشش ناکەن. بەڵام ئەمە ئەو پەڕی دژ و نەیارە بە قەناعەت، چونکە خدای گەورە سروشتی خۆی ناگۆڕێ، بڕیاری داوە کێ کرد و کۆشش بکە ڕزق و ڕۆزیش بۆ ئەوەیە. قەناعەت چییە و بەچی دەگوترێ قەناعەت؟ ئایا قەناعەت تەنها بۆ ماڵی دنیایە یا هەموو بوارەکانی تر دەگرێتەوە وەکو زۆر و کەمی کەس و کار و عیبادەت؟ لە نێوان دوو مسڵماندا یەکیان قەناعەتی بە هەژاری و بێ ئیشی خۆی کردووە و پاڵی لێداوەتەوە و یەکیشیان هەموو هەڵپە و هەوڵێکی بۆ دنیای و قەناعەتی نییە. ئیسلامی پیرۆز کامیان پەسەند دەکا؟ یا چۆن لە نێوان ئەم دوو جۆرە مرۆڤەدا مرۆڤێکی مامناوەند و باش دروست دەکا؟ بەڕێزان، پاژناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا سەربەت جەباری بانگخوازی ئیسلامی تاوتوێی ئەم پرسە دەکەین و وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تریش دەدەینەوە. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو، مامۆستاگیان زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی باس و خواست. سلامت سپاس بۆ جەنابیشتان. سەرچاوان سەرەتا لە چەمکی قەناعەتەوە دەست پێکەین بزانین شەرع ئیسلامی پیرۆز بە چی دەڵێ قەناعەت چی دەگرێتەوە و بە چ شتێک دەوترێت قەناعەت؟ بەڵێ، بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه ومن والاه. دەستخۆشی بۆ جەناب و سڵاو و ڕێز بۆ هەموو بینەران و بیسەران. قەناعەت وشەی قەناعەت لە زمانی عەرەبیە یعنی قەنەعە یەقنەع یعنی ڕەضیە یعنی ڕازی بوون، و لە شەرعیشا هەر هەمان پێناسەی هەیە. ئیمامی ئیبن سونی ئەفەرمێ القەناعەت الرضا بالقسم، قەناعەت ڕازی بوونە بەو بەشەی کە خوای پەروەردگار پێی داوی لە ژیانی دنیایە. ئەوە چۆن ئەڵێ بەترین پێناسەیە بۆی بەشە خوای گەورە وەکو ئەڵێ ڕاستەوە خۆ لە ڕێی مەلائیکەتێکەوە یا لە ڕێیەکی تایبەتیەوە هیچ شتێ بۆ مرۆڤ نانێرێ مەگە ئەوە حاڵەتێکی دەگمە بێکاتە بێ لە ئەنجامی هەوڵ و ماندووبوونی مرۆڤەکەەوە ئەم بەشە بەدەست هاتبێ ئینجان قەناعەتی پێی هەبێ. کاتەیانی پێویستە لە هاتنی ئەم بەشە مرۆڤ کرد و کۆش و هەوڵ و ماندووبوونی هەبێ، چونکە ئەمە لە ژیانی هاوڵانی پێغەمبەری خواشە زۆر ڕوونە. بەبێ گومان بەڵێ، هەمیشە کە ئەڵین ڕازی بوون بە بەشی خوای پەروەردگار مانای وانی ئینسان پاڵ لێ بداتەوە یان کە باسی تەوەکوول و پشتبەستن بەخوا کرێ، باسی ڕازی بوون بە قەزا و قەدەر دەکرێ، باسی ئەوەکرێ، چونکە تەماشاکەی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام کە لە هەموو کەس زیاتر لە خواوە نزیک بوون بۆ لایەنە مەعنەویەکان ئەو پەڕی کۆشیان کردووە، داوای پلەی زۆر بەرزیان کردووە. بۆیە ئینسانی موسڵمان پێویستە لەسەری بۆ گەشتن بە پلە بەرزەکان بە تایبەتی لایەنی مەعنەوی، ئەگەر چی لایەنی مادیش ڕێی لێ نەگیراوە دواتریش ڕوونە بێتەوە لە میانەی قسەکانە، ئینسانی موسڵمان نەکە هەر داوای لێکراوە بگا بە پلە بەرزەکان، بەڵکو ئەوە پێغەمبەرانیش پێشەنگن بۆ ئێمە کە هەمیشە هەوڵ بین بۆ ئەوی بگەینە پلە بەرزەکان بەدەست بێنین. خوای پەروەردگاریش ئەوەی پێخۆشە، ئین الله تعالی یحب معالی الامور، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوا هەمیشە پێی خۆشە بەندەکانی بگەنە پلە بەرزەکان، یعنی کام ئەوە بۆ دنیا و قیامەتیشە، یعنی ئەو تایبەت نییە بۆ قیامەت. لە دنیایشە هەر مرۆڤێک هەر کارێکی کرد خوا پێی خۆشە ئەم کارە لە لووتکەیە بێ، هەر کەسێک پیشەیەکی حەڵاڵی هەیە، کارێکی حەڵاڵی هەیە، هەر چیەکە وەزیفەیە هەر چیەکە خوا پێی خۆشە ئەمە لە لووتکەی بڵندیا بێ، ئەوە خوای پەروەردگار پێی ڕازی و پێی خۆش. بەڵێ مامۆستا، قورئانی پیرۆز لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەری خوا و سەرچاوەی سەرەکی وەحی چۆن هانی مسلمانان ئەدەن یا چۆن ئاماژە بە قەناعەت ئەکەن کەوا مسلمانان بیگرنە بەر و لە ژیانی خۆیانە ڕەنگی پێ بدەنەوە؟ بەڵێ، ئاەتمان زۆرە لە قورئانە دەربارەی فەزلی قەناعەت و ئەو کەسانی کە خاوەن قەناعەتن و ڕازین بۆ بەشەی خوای پەروەردگار پێیانی بەخشیوە و چاویان لەوە نییە حەسوودی و ئیرەی بە ماڵی خەڵک بەرن،
چاویان لەوە نیە دەستێژی بکەنە سەر خەڵکی ترە بۆ نمونە لە سوورەی نەحل خوای پەروەردگار فەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة خوای گەورە فەرمێ هەر کەسێک کردەوەی چاک بکە و باوەڕدار بێ لەم تەمەنی کەمەی دنیاە کە هەیەی خوای پەروەردگارە فەرمێ ئەوە ژیانێکی خۆشی پێ ئەبەخشین زۆرێک لە ڕاوەکارانی قورئان ئەڵێن حیاتەن طەیبە یعنی قەناعەت بۆیە ئەگەر خوای پەروەردگار قەناعەت با بە کەسێک ئەو کەسە ژیانی زۆر خۆشە بێ بەڵام ئەگەر قەناعەتی نەبوو ئەو کاتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ لەیسە الغینا عن کەثرەتی العەرض ئەفەرمێ دەوڵەمەنی ئەوە نییە کە ئینسان شتومەکی دنیای زۆر بێ پاڵ و پارە و پوڵی زۆر بێ ئەگەر چی ئەوەش جۆرێکە لە دەوڵەمەنی بەڵام ئەوە دەوڵەمەنیەک بۆ مرۆڤ دروست ناکا کە لە پەنایە ئاسوودە بێ ئەفەرمێ إنما الغنى غنى النفس يا لكن الغنى غنى النفس وكل صحيح بخاري أو إنسان أضلي دولة من به بواقعش أبيني زور جار خلشك شتومەکی دنیای زۆر زۆرە بەڵام وەکو کوردەواری لە بەرچاوی تەنگە خەڵکێک شێ زۆر شتی کەمە بەڵام زۆر بەرچاوی تێرە و زۆر دڵیشی خۆشە ژیانیشی زۆر خۆشتر ئەگوزارێ مامەسا قەناعەت تەنها لە شتی دنیایی و ماڵ و منداڵ و ئەم شتانەیە یا مەسەلە دینیەکە ژەگرێتەوە وەکو عیبادەت و ئەم شتانە قولێکی ئیمامی ئەحمەدەیە فەرمێ من لە کاروباری دنیای سەیری خوارەوەی خۆمەکەم کەسێک ئەڵێم لە من هەژارتر هەیە لە من کەمەندامتر هەیە لە من فەقیرتر و بێماڵتر هەیە لە مەسەلەی قیامەتیشە سەیری سەری خۆمترەکەم حەزەکەم دوور کانوێژم لە خەڵکی تر زیاتر بێ ئەمە چه جۆرە قەناعەتێکی تایە ئەوە چۆن هەڵێ ئیشوکاری هەموو پێغەمبەران بووە هەموو پێغەمبەران هاتوون شوێن کەوتوانیان فێرکن زۆر گرنگی بە دنیا بن بەڕوە معنەویەکەیە یعنی دنیا لای ئێمەی مسلمان زۆر گرنگە بە دیوە معنەویەکە بەو مانایی کە دنیا چێڵگەی دوار ڕۆژمانە ئەگەر دنیا نەبێ ناتوانین خوای پەروەردگار لە خۆمان ڕازیکەین ساتەکانی تەمەنمان کە ئەو ژیانی دنیایمانە ئەبێ زۆر وریایان بین و زۆر گرنگی پێبین بەڵام بەبارە مادیەکەیە ئەوەیش ئیسلام نەڕی گرتووە کە ئینسان هەبێ یان نەبوو بێ ئەوە ئەکەوێتە سەر حاڵەتی کەسەکە هەندێک مرۆڤ پێی خۆشە دەوڵەمەند بێ حەزی لە ماڵی دنیایە ئیسلام لێ ڕێ نەگرتووە کۆمەڵێک فەرمودەی زۆرمان هەیە و لە قورئانیشا خوای پەروەردگار باسی هەندێک لەو پێغەمبەرانی کە زۆر دەوڵەمەند بوون هەموو شتێکیان هەبووە لەگەڵ پێغەمبەرایەتیان موڵکیان هەبووە ئەوە خوای پەروەردگار بەوە باسییانەکە کە ئەوانە ئینەه ئەوابن بۆ منە پێغەمبەر سولەیمان هەموو دەسەڵاتێکیە بۆ لەگەڵ پێغەمبەرایەتیە خوای پەروەردگارە فەرمێ ئەوە هەر ئەوابە پێغەمبەری تریش جاری وا بۆ هیچی نەبووە زۆر ئەوە بووە یعنی بڵین لە ڕۆ دنیایەکەەوە بەڵام خوای پەروەردگار هەر بە ئەواب ناوێبە بۆیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە کە ئێمە باسی قەناعەتەکەین قەناعەت بۆ لایەنە دنیایەکەیە بەڵام بۆ لایەنی چاکە و چاکەکاری و گەیشتن بە پلە بەرزەکان ڕەوشتە بەرزەکان ئەوەی ئینسانی مسلمان نابێت لە ئاستێکا بۆستێ زانست و زانیاری نابێت لە ئاستێکا بۆستی یعنی مە زۆر هەڵەیە من لە زانست بڵێم ئەوەندەم بەسە نا زۆر هەڵەیە لە دینی ئێمە ئەوە نیە ئینسان بڵێ شەهادەیەکی وەرگرجاچی بە کالۆرەسە ماسەرە دکتۆرایە هەرچیەکە ئینسان نابێ بۆ سێ لە ئاستێکا لە زانست و زانیان لە ڕەوش بەرزیە ناکرێتەوە لە ئاستێکا بۆسی بڵێ ئێتر ئەوە من ڕەوشتم گەیشتومەتە لووتکە و ئەوانە وەستان تێدانیە لەو شتانێ بەڵام لە شتە دنیایەکانە ئینسانە بێ بۆیە قەناعەت زیاتر پەیوەندی بەلایانی مادیەوە هەیە مامۆستا ئەم قەناعەتێمە چۆن لە ژیانە بەکاری بێنین بۆ نمونە کۆمەڵێ لە هاوڵانی بەرزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەر و ئیمامی عوسمان و عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەمانە لە سەرمایەداران و دەوڵەمەندانی مەککە و مەدینە بوون بازرگانی گەورە بوون زۆر گەورە بوون سەرمایەدار بە معنایەکی ئیجابی جوان لە کاتێکا بۆ منە هەتا ئەژمردن هەر خەریکی بازرگانی بەڵام لە کاری خێر و چاکە و ئاوەدانکردنەوەی شاری مەککە و مەدینە سەرفیانە کرد قەناعەت لەم جۆرە ژیان و بازرگانی و پەیداکردنی ماڵات چۆنیە لە کاتێکا بۆ منە خۆ قەناعەت مەرج نییە هەر ماڵ بە مەنگی بمێنێتەوە هەر لە یەک ئاستا بێ جەنابتان فەرمووتان کە بێ موسڵمان هەر هەوڵ بدا زۆرتر هین بکە بەڵام بە دیوێکی ئیسلام خوازانە کە ئێمە باسی چەمچی قەناعەتەکەین پێویستە دووشت جیاکەینەوە لە یەکتر حاڵەتێک کە ئینسان ناتوانێت لای با لەسەر خۆی حاڵەتێکی کێشەیە قەیرانێک دروستە بێ بۆ کەسێک بۆ وڵاتێک توانای لابردنی نییە لەسەر خۆی ئەوە لەوەیە فەرزە لەسەری قەناعەتێ بێ و ڕازێ بە قەزا و قەدەری خوای پەروەردگار ئەوە تایە تاوانبار نییە بەڵام حاڵەتێک مرۆڤ ئەتوانێت لەسەر خۆی هەڵگرێەوە فەرزە لەسەری کە هەڵیگرێ لەسەری ئەوە شێخ محەممەد غەزالی لە یەکێک لە کتێبەکانە زۆر بە جوانی باسیەوە کاڵێک کە ئێماڵین ئێمە باخاوەن قەناعەت بین مانای وانێ دەستبەرداری دنیا بین چونکە ئێمە خوای پەروەردگار وای فێرکردوین وەلا تەنسە نەصیبەکە منە الدنیا دینی ئێمە لە نوێژیشە ئێمە ڕۆژانە کە سورەی فاتحە خوێنینەوە کە ئەڵێن غەیری المەغضوب عەلەیهیم وەلا الضالین یعنی چی
مەغضوب عەلەیهیم کەسانێک بوون ئەوەندە گرنگیان داوە بە دنیا قیامەتیان فەرامۆش کردووە، یعنی دنیای ویستیەکەیان لەسەر حیسابی قیامەت بووە، هەڵپەیەکی زۆریان بۆ دنیا کردووە، ئەمە بوون بە مەغضوب عەلەیهیم یعنی غەزەب لێ گیراو، ئەوە جوولەکەکانن. لە بەرامبەر ئەوانیشا خەڵکانێکی تر هەبوون کە پێیان وتراوە نەسڕانی یا مەسیحی ئێستا پێیان ئەڵێن گۆشەگیر بوون لە ژیان، دەستبەرداری هەموو شتێکی ژیان بوون، وازیان لە زانست و زانیاری و هەموو شتێکی ژیانێ ناخوای پەروەردگار ئەوانیشی ناو گومڕا. بەڵام ئێمە لەو نێوەندەیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئێمە میلەتێکین پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فێری کردوین گرنگێکی باش بە دنیا بدەین، بەڵام بەبێ ئەوەی کە لەسەر حیسابی دوا ڕۆژمان بێ، گرنگێکی باش بە دوا ڕۆژمان بین بەبێ ئەوەی لەسەر حیسابی دنیا و کاروباری دنیامان بێ. بۆیە ئەبینی لە ناو هاوڵانە هەموو هەبووە، هاوڵ هەبووە زۆر دەوڵەمەند بۆ بەداخەوە زۆر جار ئێمە کە باسی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانمان بۆ کرێ یەکسەر وێنایەکی هەژاری و فەقیری لە پێش چاومانە، لە کاتێکە ئەگەر تەماشای ئەوانێکی کە قورئان ناوێناوە ئەسابقون ئەوانەی لە سەرەتاوە موسڵمان بوون ئەبوو بەکر و عوسمان و عەبدوڕەحمانی کوڕی عەوف و ئەبوو عوبەیدە ئەمانە هەموو زۆر نەک هەر دەوڵەمەند زۆریش دەوڵەمەند بوون و وەکوتم بازرگانی زۆر گەورەش بوون. ئەمە پێمان ئەڵێ کە دینی ئێمە لە بەرامبەر ئەوانشە خەڵکانی کۆی لەو هەژاریش هەبوون کە موسڵمان بوون لەگەڵێ. بۆیە دینی ئیسلام بۆ هەموو کەسێکەوە ئەوە ئیسلام ڕێگەی نەگرتووە خەڵکی وایە پێی خۆشە بەو ژیانەکەمە ئیداراکە و ئەگوزەرێ و ئەڕوا خەڵکێکی شێپی خۆشە هەبوو بێ و دەوڵەمەند بێ ئیسلام ڕێ لە هیچیان نەگرت. مامۆستا پێت وانییە لەم ڕۆژە موسڵمانان بە هەڵە لە چەمک و واتای قەناعەت گەشتون. بۆ نمونە ئەڵێ ئیمامی عومەر ڕۆژێک ئەچێتە مزگەوتێکەوە پیاوێگەر خەریکی عیبادەت و نوێژە بێڵێت تۆ چۆن ئەژی ئەڵێ براکەم بەخێومەکە ئەوە چێ مێو ئەکێڵێت و دار ئەبرێت وی فرۆشێ منیژە خەریکی عیبادەتیم. ئیمامی عومەر فەرمێ براکەت لە تۆ باشترە چونکە هەم عیبادەتیشیە هەم ماڵ تۆش ماڵ مناڵی خۆشی و هی تۆش ئەژێنێ. پێت وانییە لەم ڕۆژە موسڵمانان بە هەڵە لە واتای قەناعەت تێگەشتون و پێیان وابێت تەنها پاڵدانەوەیە و چاوەڕێەوە بکەن کە خوای گەورە هەر ڕزق و ڕۆزیان بۆ بنێرێ. ئەوە یەکێک لەو هەڵانی کە لە ناو موسڵمانانە هەیە دزەکردنی هەڵەی مەسیحی و نەسڕانیەکانە لە زۆر بوارە، یەکێک لەو بوارانە ئەمەیە کە پێشتر لە لای نەسڕانی هەتاوەکو ئەم بەتایبەتی لە هەشتا و هەفتاکانە خەڵک پێی وا بۆ دیندارە بێ ناوماڵی دنیای هەبێ نەتەداخلی دنیا بکە نەتەداخلی سیاست بکە، بەڵام ئەوە هەڵەیە لە دینی ئێمەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ اليد العليا خير من اليد السفلى، ئەو دەسەی کە بەرزە یعنی هەبوو ئەبەخشێ ئەوە باشتر لەو دەرسەی وەرئەگرێوانیە. بۆیە ئەوە لا ئێمە ناوە زۆر هەڵەیە. بۆیە موسڵمانێک کە ئەتوانێ بە ڕێگەی حەڵاڵ و زۆر بەوریا بوون، چکە بەداخۆ ئێمە زۆر جار خەڵکی ئێمە زۆر جار کە تێکەڵاوی دنیا بێ زۆر خراپ تێکەڵاوێ بێ. بۆی هەیە هۆکارێک لە هۆکارەکانی هەڵە تێگەیشتنمان ئەوە بێ ئەبینی موسڵمانێک کە تێکەڵاوی دنیا بێ زۆر خراپ ئەگۆڕێ، ئەوەی کە خوای گەورە فەرمێ ئین الئینسان لەیەطغا، ئەگەرچی ئەو ئینسانە لێ بۆ خەڵکی کافر و بێ باوەڕە زیاتر، بەڵام زۆر جار موسڵمانەکەیش لەو خراپەیە پشک و بەشی هەیە. موسڵمانێک کە زۆر بە خراپی تێکەڵاوی دنیا بێ خەڵکیکی تریش کە ئەیبینێ پێی وایە تێکەڵاوبوونی دنیا خراپە، بەڵام ئێمە وەکوتمان ئێمە نمونەی جوانمان هەیە بۆی کە خەڵکێکەیە مسلمانی شەو بازرگانی چاکی شەو هەبوو ئەوەی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمی اليد العليا دەسی بەرزە و ئەوە لای خوای پەروەردگار زۆر باشترە. بۆیە ئێمە کە باسی قەناعەتەکەین معنای وانە بتوانی هەبوو بین بگەینە ئەوەی کە هەژاری فەقیری لەسەر خۆمان و دەوروبەر لابین و نەجوڵین، ئەوە زۆر پێشەوانەی دەقی قورئان و سونەت و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. مامۆستا پاداشت و سزای کەسێکە قەناعەتی هەبێ و کەسێک کە نەیبێ لە دنیا و لە قیامەتا چۆنە؟ خوای گەورە چۆن مژدەی داوە بەو کەسانی کەوا قەناعەتیان هەیە و وەکو ئەڵێت چاوە سزایەکیشی بۆ ئەوانە داناوە کە قەناعەتیان نییە لە کاروباری دنیا و لە ماڵی دنیای خۆیانە. بەڵێ ئەوە بۆ وەڵامی ئەم پرسیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ قەد ئەفلەح من ئەسلەم وەڕوزق کەفافا وقەنعه الله بما ئاتاه لە صەحیح مسلم. فەرمێ بێگومان سەرفراز و بەختەوەرە ئەو کەسەی کە موسڵمانە و ڕزق و ڕۆزیەکەی ئەوەندەیە کە بەشێکە، یعنی لە خۆی زیاتری نییە و ئەوەندەیش نییە محتاجی خەڵک بێ پێویستی بە خەڵک بێ، بەڵام لەگەڵ ئەوشا وقەنعه الله بما ئاتاه خوای پەروەردگار قەناعەتی پێبەخشێ. یەکێک لە سوودەکانی قەناعەت ئەوەیە ئەم مرۆڤە کە خاوەن قەناعەتە لە زۆر قەلەقی و دڵە ڕاوچێی و ئیرەی بردن و چاو لە ماڵی خەڵک و ئەمانە ڕزگارە بێ. بۆیە کە ئێمە خوای پەروەردگار فەرمانمان پێکاوە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو کەس بە قەناعەتتر بووە وەکو عایشە فەرمێ، و یەکێک لە دوعاکانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام ئەی فەرموو اللهم قەنعنی بما رەزەقتەنی. ئەم دوعایە زۆر گرنگە، بڵێ خوایە قەناعەتم پێ ببەخشی ڕازی بم بەو ڕزق و ڕۆزیی تۆ کە هەیە. ئیتر ئەمە لە زۆر کێشە ڕزگار دەکا
بۆ ئەوەی ئەمە بە کردەی جێبەجێبێ پێویستمان بەچیە پێویستمان بەوەیە کە تەماشای خوار خۆمان بکەین لە مەسەلە دنیایەکانە ئەوەی کەوتە ئیمامی ئەحمەد وای فەرمووە ئەوە فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی انظروا إلى من هو أسفل منكم هەمیشە لە بابەتە دنیایەکانە بڕوانن بۆ خوار خۆتان پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کۆتایی حەدیثەکە فەرمووی فهو أجدر ألا تزدروا نعمة الله ئەمە زۆر شایستەیە بۆ ئەوەی کە نیعمەتی خوا بەکەم نەزانن ئێستا خەڵک هەیە لە وڵاتی ئێمەیە خانووی هەیە سیارەی هەیە پارەی خەوتوشیە ڕەنگە عەرزەیەکی زیادەیشی هەبێ سیارەیەکی زیادەیشی هەبێ بەڵام هەر ئەترسێ هەر برسیەتی چونکە قەناعەتی نییە بەڵام خەڵکێکی تریش هەیە بە پێچەوانەوە احتیمالی هەیە سەد مەتریەکی هەبێ یا کرێکی بێ بەڵام چونکە بە قەناعەتە زۆر بێکێش هەیە لەبەرەوە قەناعەت مرۆڤ ڕزگارەکە لە زۆر شت بەڵام پێچەوانەی قەناعەت کە ئەبێتە هەڵپەی و تەمەح ئەوە مرۆڤ ئەبا بۆ زۆر شتی خراپ ئەو مرۆڤی کە خاوەن قەناعەتە ئەو بەشەی کە هەیەتی قەناعەتی پێ هەیە ئەوە هەمیشە لە دنیا و لە قیامەتە دڵی خۆشە و ئاسوودەی بە پێچەوانەوە. بەڵێ مامۆستا جیاوازی نێوان قەناعەت و سەبرگرتن چییە؟ بەڵێ بۆ نمونە ئایا هیچ جیاوازی هەیە لە بینیانە یان تەواوکەری یەکترن؟ تەواوکەری یەکترن و قەناعەت بەرهەمی سەبرگرتنە ئەگەر تۆ سەبر نەبێ قەناعەتیشێ بۆ دروست نابێ و قەناعەتیش نەبێ سەبریشێ بۆ دروست نابێ بۆیە ئەوە تەواوکەری یەکترن و سەبر مانایەکی گشتی هەیە بەشێکیان قەناعەتە کە ڕازیبوونە بەو بەشەی خوای پەروەردگار. بەڵێ مامۆستا ئێستا لە هەرێمی کوردستان قەیرانێکی ئابووری و دارایی و وەزعێکی ناخۆش بەرۆکی وڵاتیانی گرتووە. بەڵێ سوودی قەناعەتکردن بۆ بەڕێکردنی ئەم وەزعە لە ژیانی تاکتاکی خەڵک و موسڵمانان بە تایبەتیە چییە؟ و ئایا قەناعەتکردن بەوە بێدەنگ بوون و قەناعەتکردن ئەمە شتێکی باشە لەم کاتە؟ بەڵێ دیارە ژیانی دنیا هەر طبیعەت و سروشتی وایە خی گەورە لە قورئان فەرمیوە نەبلوکم بالشەر والخەیر فتنە هەمیشە خی پەروەردگار ژیانی وا دروست کردووە کە بە خۆشی و ناخۆشی خی پەروەردگار مرۆڤەکان تاقیەکاتەوە لە باسی ئیبتیلاکە ئەو ئاەتی کە خوێنمەوە خی پەروەردگار شەڕیشی پێشخست و یعنی ناخۆشیەکان زۆرترن زۆرجار لە ژیانە ئەو حاڵەتی کە ئێستا لە کوردستانی ئێمەیە ئەگوزەرێ و خەڵکی بەسەرێبە ئەوە حاڵەتێکە کە دروست بۆ خەڵکیی زۆر بێتاقەتوانێ بەڵام من پێم وایە زۆر جار لاوازی ئیمان ئەوەندەی تر خەڵکی بێتاقەت کردووە چونکە خی گەورە جاری تریش باسمان کردووە خی گەورە لە قورئان ئەفەرمێ فەلەولا ئیذ جاءهم بەأسونا تضرعوا خی گەورە ئەفەرمێ ئەبوا کاتێ ناڕەحەتی هاتبا بۆ خەڵک ئەو خەڵکە ڕویان بکردایەتە خوا زیاتر بەڵام ئێستا ئێمە وای ینی ئەو خەڵکە ئەوەندەی چاومان لەوەیە کە لە شاشەکە یا بنووسێ بە پەلە و موچەکە هات و چی و ئەوانە ڕەنگە زۆر جار ئاگای ئەوەمان نەبێ کە وەفی السەمائی ریزقکم لەبەرەوە من قەنەعەتم وایە بەڵێ ئێستا قەیران هەیە قەیرانەکەیش مەصنوع و دروستکراوە بۆیە ناخۆش و ناڕەحەتە لەسەر دڵ و دەرونی خەڵکی قەیرانێکی دروستکراوە هەیە ئەم قەیرانە پێویستی بە قەناعەتکردنە بەڵام کە ئەڵێن قەناعەت مانای وانەیە ئێمە بێدەنگ بین لە ئاستی تاوانێکی گەورەیە کە بەرامبەر ئەو خەڵکا کرێت کە زوڵمێکە خی پەروەردگار لە 190 ئاەتا دژایەتیەکە لەبەرەوە کە ئەڵێن قەناعەتمانە بێ بەڵام قەناعەتمانێ پەنا نابین بۆ خراپە و خراپەکاری کە ئێستا ئێمە خی پەروەردگار تاقی کردنێتەوە بۆ شێوە مانایوانێ من پەنابەرم بۆ ڕیبا خواردن مانایوانێ پەنابەرم بۆ دزیکردن مانایوانێ پەنابەرم بۆ حەسوودی مانایوانێ پەنابەرم بۆ کاسبی حەرام ئەمانە هەموو کاڵین قەناعەت یعنی قەناعەت ئەبێ ڕێگر بێ لەوەی تۆ لە کاتی ئەزم و قەیرانە پەنانە بێ بۆ گوناه و تاوان بەڵام لە هەمان کاتشان نابێ بێدەنگ بم لە ئاسی زوڵمێکا کە لێمە کرێ ئەوەی کە ئینسان کە زوڵمێکی لێکرا چی پێکرا لە بەرامبەر ئەو زوڵمەیە ئەو شتێکەکە کە زوڵمێکی گەورەتر نەیاتە پێش. بەڵێ مامۆستا قەناعەتکردن سنوور و لەمپەرێک یا جڵەوێکدا ئەنێ بۆ گەشتنی مرۆڤ بە لووتکەی بۆ نمونە مادە و دنیا لە کاتێکا بۆن ئەم مرۆڤە بە ڕێگەی ناشەرعیان نەبێ هەر بە ڕێگەیەکی حەڵاڵ و شەرعی سەرۆت و سامانێکی زۆر پێکەوە بنێ ئایا قەناعەت لە سنوورێکا جڵە و ڕێگر و لەمپەرێ بۆ ئەم مرۆڤەدا ئەنێ یام هەر وەکوڵێ هەر هاوتەری بوو هاوڕایە لەگەڵیا بێگومان کە مرۆڤ قەناعەتی هەبوو گەیشت بە پلەی قەناعەت ئەوەشی کە قەناعەت بۆ ئینسان دروستەکە ئیمانە ئیمان و عەقڵە کە قەناعەت بۆ ئینسان دروستەکە ئەگەر مرۆڤ قەناعەتی هەبوو ئەو کاتە لە سنوورێکە ئەوەستێ بەڵام ئەگەر قەناعەتی نەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ لەو کانە لابنی ئادەم وادیە من ذەهەب لابتەغا ثانیە مرۆڤ خوا وا دروستی کردوین هەمومان ئەگەر دۆڵێک زێڕمان هەبێ هەوڵی دۆڵی دووەم ئەدەین دۆڵێک زێر هەر خۆڵ مرۆڤ بەڵێ ئەوەی کە مرۆڤ تێدەکا گڵی گۆڕەکەیەتی لەبەر ئەوە ئینسانی موسڵمان ئێمە قەناعەتمان وایە قەناعەت ئەو تەماح و چاوچنۆکی ئینسان ئەبڕێتەوە. بەڵێ مامۆستا
بەسەر هاتێکەیە گوایە جارێکیان دەنگ و هەرایەکی زۆر شاری مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکوڵێ ئەتەنێ ئەگوترێەوە کاروانی عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە شامەوە بە 700 حوشتر دێتەوە. دواتر خاتو عایشەوەی پێ ئەفەرمێ ئەویش هەمووی ئەبەخشێ. ئەم مژدەی پێغەمبەری خوا بە عەبدوڕەحمان کە ئەفەرمێ بینیومە بە گاگۆڵکێ و ئاوا بە دانیشتنەوە ئەچێتە بەهەشت. ئەمە ئەو سنوورەیە کە قەناعەت دایەنێ بۆ ئەم پیاوەیان چییە هۆکارەکەی ئەمە؟ بەڵێ وەکوتمان باشترین هۆکار بۆ دروستبوونی قەناعەت باوەڕبوونە بە ڕۆژی دوایی باوەڕبوونە بە قەزا و قەدەر دوای باوەڕبوون بەخوا. بۆیە کە سەحابەیەک موژدەیەکی بەهەشتی پێدراوە یا خەڵکیی تریش ئێستا ئەو هەموو ئاەت و فەرمودەی کە لە قورئان و سونەتا دەربارەی بەخشین و یارمەتیدانی مرۆڤەکان و سەدەقە و خێر و خێرات هەیە هەموو ئەو پاڵنەرێکی زۆرە بۆ ئەوەی کە ئینسان قەناعەتی هەبێ و هەڵپەیی نەکا ئەوەندا ئەو نەکۆ نەکاتەوە و بۆ خەڵکیش بژی ئەو کاتە. بۆ یابینی سەحابەیەک جاری واه بووە 700 حوشتر و چەند حوشتر بار و ئەوەندەی هێناوە هەموو لە جێگەی کاکرۆتە خێر بۆ چونکە ئەوە تەماحی گەورەی بە ڕۆژی دوایەتی. وەزانایانی ئێمە وتویانە هیچ کاتێک ئینسان تاوەمبار نییە ئەگەر هەموو سەرزەوی هەیە ئەو بێ بە مەرجێک لە دەستیا بێ و لە دڵیان هەبێ. بەڵام خەڵکی ئێمە ئێستا شتێکی کەمی هەیە و لە دڵیایەتی جاری وایە نیشێتی و لە دڵیایەتی ئەوەندە دڵی وابەسی دنیا بۆ ئەو بەڕاستی خراپە. ئینسان ئەگەر لە تەبیعەتی ژیان تێ بگا کە ئەزانێ ژیانی دنیا تاقیکردنەوەیە. مامەسا قەناعەت یا بەراوردی نێوان قەناعەت و تەوەکەلکردن یا پشتبەستن بەخوا چییە؟ ئەوەی لە ڕووداوی کۆچە ئەبینین ئیمامی ئەبوبەکر هەموو سەرۆت و سامانەکەی ڕێگرەوە ئەی بەخشە پێغەمبەری خوا و مشتە چەوێک یا هەندێک بەرد بۆ مناڵەکانی بەجێڵێ بۆ ئەوەیەک باوکە کوێرەکەی هات باوکی ئیمامی ئەبوبەکر کە نابینا بووە بۆی بزانێت کە پارەیەکی بۆ بەجێ هێشتون و بەو شێوە وەکو ئەڵێ هینی بکەن ڕازی بکەن. ئەمە ئیمامی ئەبوبەکر پشتی بەستووە بەخوا کە خوای گەورە مناڵەکانی و خێزانەکەی زایە ناکە. هەموو سەر ئەم مەبەستم ئەوەیە قەناعەتکردن لەگەڵ پشتبەستن بەخوا چ جۆرە پەیوەندی و بەراوردێک لە نێوانیانە هەیە. ئەمانە هەموو قەناعەت و پشتبەستن و سەبر و ئەمانە هەموو بەرهەمی ئیمانن کە ئینسان ئیمانی هەبوو قەناعەتشی هەیە ئەگەر اینجا بەپێی ئیمانەکە قەناعەت هەیە. ئەگەر ئیمان لاواز بوو قەناعەتیش لاوازە پشتبەستنیش لاوازە. ئەگەر ئیمانی مرۆڤ بەهێز بوو ئەبینی سەحابەیەک ئەوەندەی بەخشیوە بۆ چونکە ئیمانەکەی زۆر بەهێز بووە. بەڵام وی ئەبوبەکر لەو حاڵەتەیە ئەوە قۆناغێک بۆ ئەوەندەی بەخشیوە ئەوانە دواتر لێشی معلوم بۆ کەماڵ و منداڵی دێن بۆ هیچ کێشەیەکی تیان نییە کەسێک هەرچیەکی هەیە بیبەخشێ. حاڵەتی وایشمان زۆرە دواتر خوای پەروەردگار بووی پڕەکاتەوە. ئەوە نەسی ئاەتەوە ما ئەنفەقتم من شەیئین فەهو یخلیفه. ئەگەر دووریش نەڕۆین نزیکیش ئێمە لەم شاری سلێمانیا برامان هەبوو ناوی دەرچەوە بە حەجیچی نەبوو سیارەکەی خۆت فرۆشتووە. سیارەکە زەرورەتی ژیانە توێتی لەبەر خۆ ئەم سیارەیە فرۆشم کە دواتر هاتۆ تۆ خوای پەروەردگار باشتر هەرێکی بۆ ڕەخساند و هەنێکی حەڵال سیارەیەکی زۆر باشتریشی دەستکەوتووە. ئەوە پشت تەوەکل و پشتبەستن و قەناعەتێکە کە ئینسان لە دەرەنجامی ئیمانەوە کە هەی بوو ئەو کاتە خوای پەروەردگار شتەکانی بۆ بەخشێتەوە. بۆیە ئێمە زۆر پێویستە ئاگاداری ئەوە بین. ئێمە بەداخەوە زۆر جار کە شتێکمان پێ نایبەخشین وازانین کەمەکە بەڵام بە پێچەوانەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم سوێنی خواردووە لەوەی کەماڵ بەبەخشین کەم ناکە. خوای پەروەردگاریش لە قورئان ئەفەرمێ ما ئەنفەقتم من شەیئین فەهو یخلیفه. هەر شتی ئەوەی بیبەخشن خوای پەروەردگار بۆ خۆی پڕیەکاتەوە. بۆیە ئەم ئاگابوون لەم دەقانی قورئان باوەڕبوون بەخوا تێگەیشتن لە ژیانی دنیا باوەڕبوون بە ڕۆژی دوایی ئەمانە هەموو قەناعەت بۆ ئینسان دروست دەکەن. لاوازی ئەمانە لاوازی پەیوەندی لەگەڵ خوایە تێنەگەیشتن لە فەلسەفەی ژیان تێنەگەیشتن لەوەی کە ڕۆژێکی سەختمان لە پێشە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی لە پێشتان کۆسپی زۆر قورس و ئەما هەیە تێنەگەیشتنی باش و دروست لەوانە ئەوە بێتەوەی کە ئینسان قەناعەتی نەبێت. مامۆستا نهێنی چییە؟ مرۆڤێک خوای گەورە بڕیاری داوە هەر مرۆڤێک کرد و کۆشش بکە و ماندوو بێ بەرهەمی خۆی یا بەری ڕەنجی خۆی پێ ئەداتەوە. حتا چۆلەکەیەک ئەگەر لە هێلانەی خۆی بچێتە دەرەوە بەسکی برسی دەگەڕێتەوە بۆ لای بێچوەکانی. مرۆڤێک ڕۆژتا ئێوارە هەوڵ و ماندوو بوون و کرێکاری و ئەزیە دەکێشێ بە نیەتێکی پاک و ڕەوشتێکی پاکەوە بەڵام سیر ئەەکەی هیچی چنگ ناکەوێت. نمونەشمان هەیە هی واژەیە لەوە چێ بە حاڵ پەتێکی گرتوێ بە دەستیەوەیانە ئێستا بۆتە سەرمایەدار. نهێنی ئەم نەبەخشینە یا ئەم چنگ نەکەوتنی مادەیە بۆ ئەم مرۆڤە موسڵمانە زۆر ماندووە لە چیایە؟ ئایا خوای گەورە ئێوێ تاقی بکاتەوە یا هۆکار چییە؟ بەس بریتە لە تاقیکردنەوە. ئەوە نهێنەکەی هەموو بریتە لە تاقیکردنەوە. خوای پەروەردگار تاقیمانەکاتەوە. دواتر بۆ هەموو لایەک خوای پەروەردگار لە سورة زخرف أفرمي ولولا أن يكون الناس أمة واحدة لجعلنا لمن يكفر بالرحمن لبيوتهم سقفا من فضة. خواهي قولا أفرمي أقر لبر أو نبوة خلق هم أبون بكافر بباور أو مال كوشكي كافر بباور ركان
بەو پەیژە و دەرەجەیشی کەسەرە کەوتن هەموو بۆکردن بە زی و خوای گەورە نعلەکانیشیان بەڵام مانایوانی ئەبینی لە دنیای کافریش هەیە فەقیر و مسلمانیش هەیە فەقیرە کافر هەیە دەوڵەمەندە مسلمانیش هەیە دەوڵەمەندە ئەوە بە پێی هەوڵە و ژیانی دنیای تەبیعەتی وایە هەر کەس هەوڵ با خوای پەروەردگار پێی بەخشێ بەڵام ئەیشکەری خەڵکێک شەوێ هەوڵیش با خوای پەروەردگار پێی نەبەخشێ ئەویش هەر بۆ تاقیکردنەوەیە بزانام چەندێک لەو تاقیکردنەوە خوایە دەرئەچێ بەڵێ مامۆستا مرۆڤ چۆن وا بکات ژیانێکی متەوازیعانەی سەربەرز بەکاربهێنێ و وەکوڵێ نە پشت لە قیامەت بکانە لە دنیا و قەناعەتیشیە بێ ینی قەناعەت لە ماڵ و مناڵیشیان ڕەنگ بداتەوە و ژیانێکی سەربەرزانەش بەڕێ بکە بەڵێ یەکەم بەوە کە تێگەیشتێکی ڕاست و دروستمان هەبێت لە ژیان طبعا ئێمە خوای پەروەردگار لە قورئانە زۆر بە جوانی بۆی باس کردوین ژیانی دنیا چییە ئامانج لەم ژیانی ئینسانە چی ئینسان بۆ هاتۆتە سەر زەوی چی ئەکا و بۆ چۆ ئەچێ هەموو ئەمانە خوای پەروەردگار باسی کردووە کە ئینسان تێگەیشت لەوەی کە ئەم ژیانی دنیاە هۆڵی تاقیکردنەوەیە ئەگەر ئەم قەناعەتەی هەبوو کە ژیانی دنیا کاتیە و بەجێ ئێڵێ ئەو کاتە قەناعەتێکی زۆر باشی بۆ دروست ئەبێ ئێستا من و تۆ نیو ساعاتتر لێرین ئەگەر مەسەلەن بۆ نمونە ماوەی بەرنامەکەمان ئەو پەڕی نیو ساعاتترەوە نیە لێمان معلومە ئێرە بەجێ ئێڵین بۆیە نەهاتوین هەموو شتێک بۆ ئێرە بێنین ئەوەی کە پێوترێ پێداویستی ژیان خۆ ژیانی دنیای شەروایە ژیانی دنیای شەروایە ئەو کاتێک ئینسان ئەخرێتە ناو گۆڕەوە بە تایبەتی خەڵکی خراپەکان ئەڵێ من هەموو تەمەنم لە ژیانی دنیایا ڕۆژێک بووە یا نیو ڕۆژ بووە هەندێک لە ڕۆژێک بووە لەبەرەوە ئێمەی موسڵمان پێمان وایە ئەم ژیانە زۆر کاتیە بەڵام لەگەڵیشا کاتیە و کەمە زۆر گرنگە بۆی کە ئینسان بزانێت چی ئەکا و چی شتێک بۆ خۆی چی زەخیرەیەک چی توێشویەکی باش بۆ ڕۆژە هەمیشەیەکەی دەسەخات لەبەرەوە ئەمە یەک باوەڕبوون بەوە ئەم جار باوەڕبوون بەخوای پەروەردگار طبعا ئەوە پێش ئەوەیشە ئینسان کە باوەڕی بەخوا بۆ ئەو کاتە لە حیکمەتی ژیانی شتێگە لەوەیش گرنگتر بیرکردنەوە لە خەڵکانی پێش تۆ یەکێک لە شاعرە کوردەکان ئەڵێ کە چوومە گۆڕستان شتێکی سەیرم بینی ئەوەی کە ملیاردێر بوو هەر یەک جۆر جدێکی لە بەرابوو بڵین خامێکە ئەوەشی کە هەژار بوو هەر ئەوەی لە بەرابوو لەبەر ئینسان وها ئەڕوایانی ئەم ژیانی دنیای کە ئینسان بەجێڵێ هەر ئەوەیە ئەوەی کە بەکەڵکی دێبریتێ لە کردەوەی چاچی خۆی و ئەگەر ئەو ماڵیشی لە حەڵاڵە لە پاش خۆی بەجێمابێ ئەوە فەنیعمە و زۆر باشترە بۆی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵێک شت باسەکە کە خێرەکەی دوای مردنیش بۆ ئینسان ئەچێ بۆیە کە ئینسان دراسی ژیانی کردزانی ژیانی دنیا چیە ئەو کاتە قەناعەتی بۆ دروستە بێ ئەمەی کە ئەبولعەتاهیە لە یەکێ لە شعرەکانی ئەفەرمێ زۆرە شعرەکە بەڵام لە ئەخیرا ئەفەرمێ معتبرا بمن مضى من القرون الخالية ئەفەرمێ ئینسان کە دانیشت بیری کردەوە پەندی وەرگرت لەوانەی کە ڕابردوون پێش ئێمە ئیبن بەتوتە پێڵەن ڕەحالەی عەرەب کە نزیکەی 25 ساڵ گەڕاوە لە سەردەمی خۆیە ئەم پیاوە بەڕێزە ئەڵێ ڕۆژێکیان پیاوێکی دانا قسەیەکی دابەژێمان نووسیوێتی لە ڕێحلەکانە لە گەشتەکانەیەکێ لەو قساناڵێ ئەو خۆڵی تۆ ئێستا لەسەری 1000 پاشا ئەلێیا ژیاون 1000 پاشا ئیتر ئەبێ چۆن ژیابێتن پاشا کە بۆ خۆمان نەزانین پاشا و سەرکردەی وڵات چییە کا و چی کۆکاتەوە بەڵام هەموو ئێستا لە ژێر پێی توێیان ژیانی دنیا ئاوەهایە ئەگەر ئینسان هەموو دنیایی ئەو بێ دواتر دەکەوێتە ژێر پێوە مامۆستا بەڵێ ئەبینین لە یەکێک لە قۆناغەکانی ژیانی پێغەمبەری مەزنمانە صلی الله علیه وسلم خێزانەکانی گلەیی لە هەژاری و نەداری خۆیان و نەبوونی خۆراگەکەن تا خوای گەورە پێیان ئەفەرمێ ئەگەر ئێوە حەستان لە ئاڵواڵای دنیا و زێڕوزیوە وەکو خێزانەکانی کیسرایل قلەوە ئەوە پێغەمبەری خوا دەستان لێ بەرەدا بڕۆن بەلای ژیانی خۆتانەوە ئەم خێزانە بە ڕێزانەی پێغەمبەری خوا گەشتنە ئەو پەڕی لووتکەی قەناعەت من سەرەتا ئەپرسم هەرم پرسیارە ئەم بەرهەمی قەناعەتە کە خێزانەکانی پێغەمبەری خوا پێی گەیشتن لە ئەنجامی چییە و دواتر ئەپرسین کە ژن چۆن لە ماڵەوە قەناعەتی هەبێت لە کاتی نەبوونی و نەداری مێردەکەیە طبعا ئەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خێزانەکانی گلەی بڵێن زبری ژیانیان لێ کردووە ناڕەحەتی ژیان ماوەیەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بێتاقەتیش بووە چەند شەوێک نەچۆتەوە ماڵی خۆی دواتر خوای پەروەردگار ئاەتی سەرپەرش بڵین ئەوەی کە پێوترێ سەرپشکردنی بۆ ناردوون پێغەمبەر صلی الله علیه و سلم خێزانەکانی بان کردو و فەرموویەتی ئێوە خوا و پێغەمبەری خوا و ژیانی دوار ڕۆژتان یا ژیانی دنیا سەرپشک بوون هەمویان ڕازی بوون بە ئەوە بووە لەبەرەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندە هەڵسو کەوت و ڕەوشتی بەرز بووە ئەمان توانە و تااقەتی ئەویان نەبوو داوای ژیانی دنیا بکەن هەر لەوێ یەکسەر هەمویان زۆر زۆریش پەشیمان بوونەتەوە
ئێمە جاری تریش باسمان کرد تەنانەت کۆیلەیەکیش کە لە خزمەت پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام کە دایک و باوکی ئەو کۆیلەیان دۆزیوەتەوە چەند ساڵێک لەیان بووە کە هاتوون و جانە لەگەڵ ئێمە وێرەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەرپشتی کردووە ئەڕۆیتەوە لەگەڵ دایک و باوک نەخێر ماڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەجێ نایەڵم ئەوە لە دەرەنجامی چاچی ئەم پیاوەیە بۆیە ئەگەر پیاوێک چاک بوو لە ماڵەیە ئافرەت بەڵێ مامەسا بەڵێ ئێستا ئەزانین بۆ منە ئەرکی بەڕێوەبردننی ماڵ و ژیان لە ئەستۆی پیاوە بەڵێ زۆر جار پیاویش لە گەشتن بە یا لە دابینکردنی بژێوی ژیانی خۆیان تووشی شکست و وەکۆ لە داڕوخانە بێ بەڵێ ئەم هۆشیاریە لای ژن چۆن دروست بکرێ ئایا ئەم هۆشیاری لە ئەستۆی ژن خۆیدایە کە فێر بێ قەناعەت بە نەبوونی و برسێتی و یان بۆ نمونە نەبوونی خان و سیارە وشتی مێردەکەی بکە یا ئەبێ پیاوەکە ئەم هۆشیاریە لای ژنەکە جێگیر بکە و پێی بسەلمێنێ بەڵێ ئەڵێن یەکێک لەو هۆکارانەی تر بەدەر لە باسی ئیمان و پەروەردە و ئەوانە طبعاً ماڵێک کە بیەوێ مناڵەکانی فێری قەناعەتکە زۆری پێویست بە پەروەردەیە پەروەردەیەکی ڕاست و دروست کە ئەم منداڵە پەروەردەیەکی ئیمانی ڕاست و دروست ئەگرێ ئەو کاتە تێگا کە ئەم ژیانی دنیاە کاتیە و قیامەتێکی بەرینمان لە پێشە و بەهەشتێک کە پڕە لە ناز و نیعمەت بەبێ ماندوو بوون کە پەروەردەی ئەم منداڵە کرد ئەم منداڵە ئێتر دواتر کە بۆ خۆی منداڵ و خێزانیش دواتر جورئەتی ئەوە ناکا زۆر داوای زۆر شت بکا کە بزانێت لە توانە و تااقەتی مێردەکەیان نیە دواتر من پێم وایە یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی تەلاق کە ئێستا ساڵانە زیاد دەکات ڕێژەی جیابوونەوە هۆکارەکەی نەبوونی قەناعەتە لە ماڵە و فەرامۆشکردنی ئەم فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێت تەماشای خوار خۆتان کەن ئافرەتێک کە ئەچێتە ماڵێک تەماشاکە تاقمی میوانەکەی یا مەطبەخەکەی بای ئەوەندە گەڵایە ئەگەر وریان نەبێ سەیری ئەمە بکە ئەو کاتە ئەبێ بێتەوە کێشەیەک دروستکا لە ماڵەکەیە بەڵام ئەگەر تەماشای کرد ماڵێکی ترکە لە خێمەیە ئەژێن هەزاران خەڵک ئێستا لە عالەمە نەکەر لە وڵاتی ئێمەیە خەڵکانێکمانەیە خانووی کریشیان دەست ناکەی و کریشیان پێ نادرێت ئەگەر تەماشای ئەمەی کرد بە قسەی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وسەلام خۆی من نابێ بەس لە شەو نوێژ هەسێ ئافرەت بۆ شەو نوێژ زۆر ئازایە و ناکرێ ئافرەتانمان بەس بۆ شەو نوێژکەن و فەرمایشتەکانی تری پێغەمبەر عەلەیهی سەڵات پێغەمبەر سەڵاسم پێمانە فەرمێ لە دنیاداریە تەماشای خوار خۆت کە بۆ ئەوەی کە نیعمەتی خوات بیر نەچێ لەبەرەوەمە زۆر گرنگە ئەم پەروەردە کە دروست بوو لە ماڵ و خێزانە ئەو کاتە ئەم ئافرەتە نایە داوای شتێ بکا کە لە توانای پیاوەکەیانە بێ خۆ ئێستا خوێنەواری بەهێزترە لە 50 ساڵ پێش ئێستا بەڵام لە هەفتاکان و پێشتر و ئەوانەیە بەڵام ئافرەتی جاران زۆر بە قەناعەت بووە یارمەتیدەرێکی باشی مێردەکەیشی بۆ ئەو ئیشە قورس و گرانی کە کراوە بە تایبەتی لە گوندولادیەکانە بۆ چونکە ئەمە قەناعەتی هەبووە باوەڕی بەخوا هەبووە باوەڕی بە ڕۆژی دوایی هەبووە سەڵیان لە حرام خواردن کردوێتەوە خەڵکی ئێمە ئەوەندەی کە پێوتراوە حرامە خۆی پاراستووە لەگەڵەوەیشا کە ئاستی خوێنەواری زۆر لاواسر بۆ لە ئێستا بەڵام ئێستا ئاستی خوێنەواری بەرزە زانست و زانیاری هەیە دنیا بۆ بە گوندی هەموو شتێ یەکسەر ئەو تا لە مۆبایلەکەیە بەڵام چونکە پەروەردە ئیمانێکە لاوازە ئەو کاتە قەناعەتی بۆ دروست نەبوو ئەبینی زۆر جار کێشە کۆمەڵایەتیەکان کێشە خێزانەکان لەبەر نەبوونی قەناعەتە بۆیە خێزان زۆری پێویست بەوەیە ئێمە خۆمان مناڵمان ڕابێنین لەسەر قەناعەتکردن بە بەشی خوای پەروەردگار بەداخەوە ئێستا زۆر ماڵێک کە سفرەدانێن زۆر خواردنی لەسەر زۆر شتی خۆش و ئەوە هەیە کە ڕەنگە باو باپیرانمانان ئێمە ئەم شتانەمان هەر نەبینی و نەبیستووە بەڵام منداڵ زۆربەی منداڵمان فێر بوو یەکسەر ئاوایەکی لێکا ئەڵێ من ئەوە ناخۆمەوە زۆر هەڵێ بێ ئەو منداڵە فێرکەی ئێمە شوێنکەوتەی پێغەمبەرین عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری ئێمە ما عاب رسول الله صلی الله علیه و تعامل قط پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانیان ڕەخنەی لە خواردنێ نەگرتووە ئەگەر حەزی لێ بۆ خواردوێتی واتۆتە سەر حەزیشی لێنێ بە ئەسپایی چوتە دوا و هیچی نەوتووە و مانیشی نەگرتووە چارەی خۆی بابەیەکا ئەوانە لەم وەزع ناهەموارە کە خەڵک بە شێوەیەکی گشتی و زۆر ڕووی کردوتە مادەپەرستی و دنیاپەرستی بوونی خێزانێکی بە قەناعەت و ڕازی بە بەشی خوا و بێکێشە نایسەلمێنێ کە ئەم خێزانە و سەرتاپای ئەم خێزانە خێزانێکی نمونەیی سەحابە ئاسان و ئیمانتیانە ڕەنگی داوەتەوە بێگومان بێگومان ئەوە بێگومان دواتر ئێمە لایەنی معنەوی زۆر گرنگە خۆ ئێمە زۆر خێزانەیە زۆر دەوڵەمەن لە هیچیان کەم نییە بەڵام پیاوەکە جنێو بە خێزانەکە لە جنێو بەدای جێڵێ هەموو شتێکشی هەیە لە ماڵە ئایا ئەم ژیانە خۆشە بۆ ئافرەتێک یا مێردێکی فەقیر و هەژار و بە چۆنەڵێ بە کولەمەرگی کرێکەی بۆ پیاکرێ و ئەوانە بەڵام ڕێزی لێگرێ ڕێز لە خۆیەگرێ لێز لە دایکێکرێ لە کەسوکاری ئەم دوانە کامیان خۆشن حتمما ئەوە گومانی دیانە لەبەرەوە ژیان بەست بریتی نیە لە مادە بۆیە بەداخەوە ئێمە ئێستا ئەوەندە ڕوومان کردوتە مادیات لایەنە معنەوەکانمان بیر چووە ئەم خێزانە موسڵمانی کە ئێستا نەبووە
وەزعی باش نیە عامی خەڵک ئێستا وایە بیریش لەوە بکاتەوە مانای وانە کۆشک و تەلارێک کە چووە بە حەوایە ژیان تایە خۆش بێ. بەڵێ مامۆستا بەڵێ کاتێک خوای گەورە بەڵایەک نەبوونیەک بێپارەیی و بێخانووی و بێساریە بەسەر مرۆڤێکدا دێنێ نابێ ئەم مرۆڤە وابیر بکاتەوە کە خوای گەورە بغزاندویەتی و ڕقیلێتی. ئێمە ئەبینین بۆ منە زۆربەی پێغەمبەرانی خوا سەرمەشقیان ئەیوبە کە بە سابر و ئەوە ناوبانگی ڕۆشتووە هەموو سەرۆت و سامان و ماڵ و حیوان و کوڕ و کچەکانی خۆی لەدەستدەدا. کەواتە هەر کاتێ مرۆڤێک تووشی نەبوونی و بەڵاو بێپارەیەک بوو ئەمە لەوە چێت تاقیکردنەوەی خوا بێت لە ڕووە خۆشویستنیەکەشیەوە. بێگومان جەنابتان بۆ ئەمە چیڵێن؟ یەکشت زۆر گرنگە کە ئێمە بیزانین بەداخەوە ئێستا زۆر خەڵک پێی وایە دەوڵەمەنی هەبوونی نیشانەی خێرە بۆ ئینسانە بەڵام لە ئیسلامە دەوڵەمەنی و هەژاری هیچیان نیشانەی چاکەنین بۆ ئینسان تاوەکو دەرەنجامەکەی ئەبینرێ. بۆی ئیمامی غەزالی فەرمێ لە دینی ئێمەیە ماڵ سامان و سەروەت نەمەد حەکرێ نەذەمەکرێ هەتا ئەچێتە گیرفانی کەسە کە بزانم چی پێ ئەکا ئەم کەسە ئەگەر چاکەی پێکرد بەهەشتی پێکردی خێر و خێراتی پێکرد ئەوە خوای پەروەردگار لێ ڕازێ مەفەڵەن غەنیون شاکر شاکرەوەیە کە ئەو ماڵە خوا پێیداوە لە گوناه و تاوانە سەرفی ناکە. ئەگەر نەبوویش بوو سابیر بوو ئەوە پێی ئەڵێن فەقیر و سابیر ئەم دوانە لای خوا یەک هینیان هەیە یەک پاداشتیان هەیە. بەڵام ئەم بۆچوونە زۆر هەڵێ بەداخەوە من زۆر جا لە مەزی ساجوم لێڵێت بەخوا ئینسان پارەی نەبوو ماڵی نەبوو خەڵکیش ڕێزی لێ ناگرێت دەیوانیە. پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لە زۆربەی تەمەنا تەواان پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام هەموو تاقیکردنەوەکانی ژیانی بەسەراتەوە بەس فەقیر نەبوو ماوەیەکی باشیش دەوڵەمەند بووە بەڵام کە بووە بە پێغەمبەر زیاتر فەقیر بوو. بەڵێ بەڵێ کە دەوڵەمەندیش بووە فەقیرانە ژیاوە یعنی ئەوەی نەکردووە بۆ ئەوەی کە شوێنکەوتەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گرەی ئەوەی لێ بکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوازە ژیاوە و دەوڵەمەندیش بووە و فەقیریش بووە و لە لووتکەی شابووە. کافرێکیش کە کتێبێکە نووسێ باسی 100 کەس کە لە ژیانە گەورەترین کاریگەریان لەسەر خەڵکە یەکەم کەس محەممەد نووسێ عەلەیهی سەڵات وسەلام باشە محەممەد دەوڵەمەند بوو نەخێر ئێمەش ئەتوانین محەممەد ئاسا بژین سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەڵێم سونەتەکان بە مانا گشتیەکەی نەک سونەت کۆکەینەوە لە چەند ڕکاتێک نوێژ و چی و ئەوانەیە کە ئەوانە سونەتی گەورن مانای وانە بەڵام بە مانا گشتیەکە لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو پێغەمبەر هەڵسوکەوتکەین هەنگاوەکانی ژیان منۆکە ئەو بکەین وەڵا ئێمەش زۆر لە دەوڵەمەنەکان باشتر ناو دەرەکەین و زۆر باشتریش ئەژین و زۆر ئاسوودەتریش ئەبین لەبەرەوە لە دینی ئێمەیاوانە نەخێر ئەوە زۆر هەڵەیە و خوای پەروەردگاریش کە باسی ئینسانی بێباوەڕەکە ئینسانی بێباوەڕ پێی وایە هەبوونی ڕێزی خوایە بووی نەبوونی ئیهانەیە. فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن أو بيباور أو إنسان لويه إنساني مسلمان واناله إنساني مسلمان كي هيبو شكراني خواكاو خوالي الرازية كي نيبو صبر أجري وبنانا أبو حرام وجناه تاوان يتر تاوان بهمو ماناكي أو خوي برودار لي الرازية. بله ما وصل سرمشقي أمتش بيغمري خوا أساسا لقناعته وتأخذ عايشة في مسجد شوار مانغ لمالي بيغمري خوا أجر نكراوته بيجومان بلام روجل لروجانيش بيغمري خوا خو إتواني داوال دو خزورة كي دو زواكي بكا كردو كي أرشواريان خلفاء راشدين بله بيكن دولة منترين بياوي عرب بله كاتب بيغمري خوا باشتين سرمشق بو أمل قناعت كردن ببشي بەبەشێکە هەمانە و خوای گەورە پێدا بێگومان زۆر زۆریش بە بێگومان و زۆریش گرنگە ئەو دوعای پێغەمبەرمان بیر نەچێ عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمێتی اللهم قنعني بما رزقتني وچەکە لە دوعاکانی بەڵێ بەڵێ مامەسا سوود و بەرهەمی قەناعەتکردن لە ژیانی دنیا و لە قیامەتات چییە؟ ئێمە لە قەناعەتکردنمان چه سوود و بەرهەمێکی دنیای و قیامەتی ئەچنینەوە؟ بەڵێ یەکەم سوود بۆ لایەنە دنیایەکەی مرۆڤی خاوەن قەناعەت زۆر ئاسوودەیە زۆر بێکێشەیە لە قەلەقانیە چونکە ئەم قەناعەتە فێریەکان ڕازێ بە و بەشەی خوا و پەنا نابا بۆ شتیتر زەلیلیش نابێ. یەکێ لە پیاوچاکان ئەفەرمێ بە تەماح کە خۆمان دەڵێن هەڵپەی بە هەڵپەییان وت چێ باوکتە چێ باوکی تەماح و هەڵپەیە وتی باوەڕ نەبوون بە قەدەر کە باوەڕ نەبێ بە قەدەر ئێتر هەڵپەی زیاترەکەی پەنابێ بۆ حەرام بەڵام کە ئینسان باوەڕی بە قەدەر بوو ئەو کاتە هەڵپەیەکی ناشەرعی ناکە. ئەیوتی دەرەنجامەکە چییە بێ بە تەماح پرسیاریان لە تەماح کردەوە کە وەکو حیکمەتێک باسێکن وتی زەلیلکردنی تامیحەکەی ئەو کەسەی کە خاوەن تەماح بێ هەمیشە زەلیلە. لەبەرەوە ئیمامی شافعی فەرموویەتی چی ڕأیت القەناعەة رأس الغنا ڕأیت لەوێ بە معنای دڵنیابوون دێ ئەفعالی قولوبە یعنی فەرمێ من دڵنیام لەوەی سەری دەوڵەمەنی بریتە لە قەناعەت رازي بون بو بشا فصرت بأذيالها متمسك بويا منها ميشا بدواي قناعته وبوم كقناعة مبو فصرت غنيا بلا درهم أمر على الناس شبه الملك
ئینسان کە قەناعەتی هەبوو دیرهەمێکی پێنیە بەڵام هەمیشە سەربەرزە بەس ئەگەر قەناعەتی نەبوو پێچەوانەی قەناعەت تەماحکردنە هەڵپەیکردنێکی ناشەرعیە کە ئینسان هەڵپەی کرد و هەڵپەکەیشی بردی بەرەو ناشەرعی ئەم ئینسانە هیچ کاتێک تێر ناخوا ولن يملأ أفاه إلا التراب پێغەمبەر صلی الله علیه و سلم گیرفانی دڵی زمانی دەمی پڕ نابێ مەگەر بەو گڵەی کە ئەیکەن بەسەریە لەبەرەوە ئەمە سوودێکی گەورە بوو ئەو کەسانی کە خاوەن قەناعەتن سوودێکی گەورە ئەوەیە زۆر بێکێشە دواتریش زۆر بیر لەوە بارودۆخێکی نەبوونی و هەبوونی ژەگرێ بەبێ گومان لە نەبوونیە بەرگەرگرێت لە هەبوونی شالەوە چێ کەسێکی ئەوە خۆ بە گەورەزان و تێی ناپەڕێنێ مەغرور نابێ بەبێ گومان تێی ناپەڕێنێ ئەم قەناعەتەوە ئەکا کە ئەم مرۆڤە خۆ ئەپارێزێ لە کۆمەڵە تاوانی تریش ئێستا خەڵکێکی چکە قەناعەتی نیە میشە حەسوودیە با بەو خەڵکە ئیرەی ئەبا کە خەڵکێکە بینێ سیارەکەی لەو جوانترە حەسوودی پێبا لە کاتێکە ئیسلامامان پێ ناڵێ من زۆر جار بووە کە بەلای کۆشیە کاتێ پەڕیمەوانە کە خەڵکی وتێتی خۆزگاومە بۆ تمە جاچی لە نوێژی تیاکرێ یعنی بۆ نمونە هەرچەند ئەوە ئینسان هەیبێ و نوێژی تیا بکا زۆر باشترە لەوەی کە چکە ئەوە خوای پەروەردگار پێی خۆشە کە ئینسان هەبوو بێ و چاکەیش بکا ئەوە خوای پەروەردگار پێی ناخۆش نییە قەناعەت ئەبێتە هۆی ئەوەی کە ئینسان ئەو ژیانەکەمەی کە هەیەی زۆر بە ئاسوودەیی بژی یەک دوو ئەو کەسەی کە خاوەن قەناعەتە خوا پێغەمبەری خوا خۆشیانەوێ و ئەمە خاوەن قەناعەت کەسێک کە کەڤەڕاست و دروستی شوێن پێغەمبەری خوا کەوتووە عەلەیهی السەڵات وەسەلام بەڵام ئەگەر ئینسان قەناعەتی نەبوو هەڵپەی بێ سنووری کرد ئەو کاتە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەمە جارە نە لە ژیانی دنیا حاڵی بووە و نە شوێن کەوتەی ڕاستەقینەی پێغەمبەریشە عەلەیهی السەڵات وەسەلام مامۆستا ئەی بە پێچەوانەوە زیانەکانی قەناعەت نەکردن بەڵێ ئەم سوودەکان پێچەوانە بکەینەوە دەبێتەوە بە زیانەکان یا زیانەکان وەکۆڵێ زیانەکان زیاتریشن بێگومان بەدەر لەوەی کە ئینسان لایەنی دەرونی خۆی زۆر نامرتاح و نەئاسوودا بێ ئەو کەسەی کە قەناعەتی نییە زۆر جار پەنابا بۆ شتی خراپ و دەرەنجامی خراپیشی لە یەکەوێتەوە بەڵێ ئێسماوەسا من ئەگەر چاکەیەک لەگەڵ جەناب تا بکەم پێچێ خێر و پاداشت و بەرەمەکەی زیاتر بکرێتە قیامەت بەڵام ئەگەر زوڵمێ لە جەنابەت بکەم هەر پێچێ لە دنیاە هەر لە دنیای بەسمەوێت زیانەکانی قەناعەت نەکردن زیاتر لەوەچێ لە دنیاە بەرەوکی مرۆڤەکە بگرێتەوە زیانی قەناعەت نەکردن بە بەشی خوا چۆنە کاریگەریش لەسەر ژیانی مرۆڤ چۆنە ئەو وەزعی کە ئێستا دروست بووە لە ئەوە کە وتم قەیرانێکی مەسنوع قەیرانێکی دەستکرد لە وڵاتی ئێمەیە هۆکارێکی بریتە لە نەبوونی قەناعەت یعنی ئەو خەڵکانی وڵاتی ئێمە بەڕێوە ئەبەن و پارە و سەرمایە ئەو خەڵکیان لە بەردەستایە ئەگەر قەناعەتیان هەبوایە ئێمە ئێستاوامان لێ نەئاهات لەبەرەوە ئەو ڕۆژانە پێویستەکە کە نەک ڕۆژانە ئەو بەرپرسانەی کە سەروەت و سامانی میلەتیان لە بەردەستایە ئەو شتێکی شاراوە نییە بە دەقیقە بەداقە چەند دۆلارە چێتە سەر باڵانسی حیسابەکەیان ئەو حیسابە کارتە حیسابی کە لە بانقا هەیەە لە عالەمە ئەمە ئەگەر قەناعەتی بێ والە و میلەتی خۆی ناکە بۆیە نەبوونی قەناعەتوە ئەکا کە شیرازی کۆمەلگا هەر هەمووی تێکچێ کە ئەگەر سەرکردەیە کە قەناعەتی هەبوو بەو بەشەی کە هەیەی کەسێمە خەڵکی وامانەیە لە وڵاتەیە بەشی 1000 ساڵی تری هەیە بەڵام چونکە قەناعەتی نییە ئاوا لە میلەتەکەی کا کە ئەیبینی ئەوە لە بۆ عامی خەڵک دواتر بۆ خۆی ئەوە زەرەر و زیانەکە بۆ خۆی هەمیشە ئەو کەسە لە ژیانێکی ناڕەحەتوانەژێت زۆر جاریش خەڵکێک کە قەناعەتی نییە پەنابا بۆ گوناه و تاوان ئێستا بڕۆ ئەو کەسانی کە مەحکومن حکم دراون لە زیندانەکانە بڕۆ بیان دوێنە هۆکاری سەتانەوەتی ئەوەیە کە قەناعەتی نەبووە مامۆستا کاتی بەرنامەکەم شتێکی وای نەماوە ئەم پرسیارە دەکەمە کۆتامین پرسیارم دوو جۆر مرۆڤمان هەیە مرۆڤێکمان هەیە هەموو قەناعەتێکی ئەوەیە کە پشتی بەخوا بەستووە پاڵی لێداوەتەوە خۆی و ماڵ و مناڵی برسین و ئەزانێ ئەمە قەناعەتە لە بەرامبەریشان مرۆڤێکی بە هەڵپە و پەلاماردەری ماڵی دنیامان هەیە و هیچ سنوورێکی خوا وەکوڵێ سڵی لێ ناکاتەوە ئەی بەزێنێ و قەناعەتی نییە ئیسلامی پیرۆز چۆن لەم دوو مرۆڤە ڕوانێ و لە نێوان ئەم دوو مرۆڤە کە یەکیان هەموو هەڵپە و پەلامارێگەدایکیشان سڕ بووە و پاڵی لەداوەتەوە چۆن مرۆڤێکی ساغ و سەلامەت و سەلیممان بۆ دروستەکە میان ڕۆبێ لە نێوان هەردووکیانە دیار ئەمە هەردووچیان هەڵن گومانی تیانە لە دینی ئیسلامە کە باسی تەوەکولەکرێ هیچ کاتێک لە ئیسلامە کاڵین پشتبەستن بەخوا هەمیشە ئیسلام دژی ئەوەیە کە کەسێک دانیشێ لە ماڵە و پێی وابێ کە خوای پەروەردگار شتەکانی بۆکە پێویستە ئینسان هۆکاریش بگرێتە بەر ئەوە زۆربەی زانەکان لە کتێبی عەقیدەی شاباسیەوە کە کەسێک بە ناوی پشتبەستن بەخواوە پشتی لێباتەوە هیچ نەکە ئەوە پێی ئەڵێن خەلەلون فی العەقل ئەو کەسە جۆرێک لە شێتی تێدایە ئەمە جۆرێکە لە شێتی ئەم کەسەیش کە هەر هەڵپاکە و تێر ناخۆ ئەمەش جۆرێکی ترە لە شێتی هیچیان عەقڵێتی نین
هەر بۆ مرۆڤێکی ژیر و ئەوانەیش کەسی عاقڵ و ژیر و مسلمانی باش ئەوەیە کە هەوڵی خۆیە بەڵام ئەوەندەیش خۆی ماندوو ناکات لەسەر حیسابی قیامەتی و هەوڵەکانشی نابەزێنێ ینی سنوور نابەزێنێ بەوەی کە هەوڵدانەکەی بەرێ بۆ حرام لە ئاستێکە ئەوەستێ ئێسێمە زۆر خەڵکمان هەیە کاسبە زۆریش ماندووە زۆری شەڵپاکە بەڵام دینارێ حرام ناخوا بە تایبەتی لە کۆنە ئەوانەمان زۆر بوون ئێستێش هەمانە مسلمانی باشمان هەیە زۆر هەبوو وەسڵی شکاتەوە لە دینارێکی حرام هەر کاسبەیەک شەکە یەکسەر پرسەکە ئەم جارێکە ئەوە جێی دەستخۆشیە و دوعای خێربۆکردن و خۆی پەروەردگاریش ئینشاءڵڵا لێی ڕازیە بەڵام ئەشکرێ مسلمانێک کە فەقیر و هەژارە قەناعەتی هەبێ بەڵام مانای وانە بۆستێ ئەمە زۆر هەڵەیە ئێمە لە ئاستێکا بۆستین بە تایبەتی وەکوتم لە ئاستی معنەویاتە پێغەمبەر یوسف هەر لە زیندان هاتۆتە دەر یەکسەر داوای پۆستێکی گەورەی لە وڵاتە کردو ئیجعلنی علی خەزائن الأرض ئەمە مانای وانە غەڵەتی کردمێ بێشێکی زۆر باش ماناوێش نییە قەناعەتی نەبوو بێ قەناعەتی هەبوو داوای پۆستی زۆر گەورەکە پێغەمبەر سولەیمان عليه السلام قال ربي اغفر لي وهب لي ملكا لا ينبغي لأحد من بعدي داوای ملکایەتێک لە خواکە کە کەسی تر ئەوەی نەبێ لەبەرەوە لە دینی ئێمەیە زۆر ئاساییە کەسێک هەموو شتێکی هەبێ بگا بە هەموو پلەیەک مادی و معنەوی بەڵام بە ڕێگەی حەڵاڵ و لەسەر حیسابی شتەکانی تری نەبێت لەسەر حیسابی قیامەتی و لەسەر حیسابی خاوەن مافەکان کەسێکە مافی هەیە بەسەرێ و لەسەر حیسابی ئەوانی تریش نەبێ مامۆساییان زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی باسوخواست بینەرانی بەڕێز بەم شێوەیە ژاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ